أبو هريرة أزار رحمتي خواهي بداية كتي زود الرقي أبو سن أبو هريرة دەیویست خزمەتی بکا و باش بی لەگەری و نسحەتی بکا و بەرەو هیدایەت و ئیمانی بینی سبحان الله زۆر دڕق بوو جارێکیان قسەیەکی زۆر نابەجێشی بە پێغەمبەری خوای گوت عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو هورەیرە زۆر عاجز بوو هاتە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا رەسوول الله بەڕاستی داکەم دڕق و سەرکەشە بۆ ئیمان یا رەسوول الله دوعای بۆ بکە بەڵکو خوای گەورە هیدایەتی بدات بەرەو قسەی زۆر بێڕێزی کردووە بەرامبەرت ئەمی شەرمەزار کردووە سبحان الله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەست بەجێ دەستی برن کرد و دوعای بۆ دایکی ئەبوو هورەیرەی کرد ئەبوو هورەیرە گوتی هەر دوعایەکەم جێ لێ بوو زانیم ئیلا خوای گەورە دوعای پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام جواب دایتەوە گوتی بە پەلە چوومەوە ماڵێ کە ئەبینم ئاومان لە بن دەرکەی ماڵێ دەرژێ زانیم دایکم موسڵمان بووە تی لە دەرکەمدا گوتی ڕاوەسە کوڕم ئەوە موسڵمان بوومە خۆم دەشۆم بابێمە دەڵێ ئینجا پێت دەڵێ بە حەق ئیمانم بە محەممەدەن مستەفای هینا صلی الله عليه وسلم ئەخە چۆن خۆشم نەوێ چۆن خۆمی نەکەمە بە قوربان خۆم و ماڵ و منداڵ و ئەوەی هەیتم و نیتم هەمووی بە قوربانی نەکەم کە ئەو پێغەمبەرە هەموو کات و ساتی ڕەحمەت بووە